دەمەکی دەکو لە ترکیە گەلک گەشەدانین گرینکەنە و هەروەها di nav raya giştî de jî ji bo jinû ve destpêkirina proseyeke aştî û çareseriyê hêviyeke mezin durist bûye û li aliyekî din jî gotinên serokê MHP Dewlet Bahçelî yên di derbarê rêberê PKK Abdullah Öcalan de hê ji di rojevê de ciyekî germ digirin li navbenda Partiya Paşarojê mêvanê me yê vê hewpeyvînê Birêz Ehmed Davutoğlu ye. Ehmed Davutoğlu di 2 serdeman de Wezîrê Karên Derve di 3 serdeman de jî Serokwezîrê Tirkiyeyê bû. Heman demê di nav raya giştî de û taybetî ji di nav Kurdan de ev gelek cara weke Serok Ehmed tê binavkirin. Di vê hewpeyvînê de em dê derbara rojevê de pirsên xwe arasteyî Birêz Davutoğlu bikin. Belê ez benî hûn bi xêr hatin destpêkê spas ji bo vê derfetê jî ez dixwazim weke xala yekem û xala herî giring ji hêviyên proseyeke nû ya aştî û çareseriyê dest pê bikim. Taybetî jî piştî daxuyaniyên Dewlet Bahçelî weke têzanîn di nav raya giştî de hêviyek ji bo proseyeke nû dirist bûye. Lê li aliyekî din jî li ser şaredariyan qeyyûm têne danan û hindek karên dî hene. Di rewş atmosfereke wiha de hûn bawer dikin ku proseyeke nû ya çareseriyê dest pê bike û eger dest pê bike ji bo ku ev prose bigihe armanca xwe çi gavên stratejîk pêwîstin? من بەر لە هەموو شتێک سڵاوی خۆم ئاراستەی تەواوی خوشکوبراکانم لە هەرێمی کوردستان دەکەم. ئەوانەی هەولێر، سلێمانی، دهۆک و زاخۆ و تەواوی خوشکوبراکانم. هەمووان دەزانن چەندە لە نزیکەوە چاودێری ناوچەکە دەکەم و چەندەشم خۆش دەوێت. بێگومان من کاتێک هەڵسەنگاندن بۆ ڕووداوەکان دەکەم تا بکرێ سەرەتا بە گشتی لە پێشهاتەکانی جیهان دەڕوانم. هەروەها لە پێگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تورکیا لە نێو ئەو پێشهاتانە دەڕوانم. اینجا دواتر لەوە وردەبمەوە کە دەبێت لە تورکیا چی بکرێت و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی بکرێت. جا ئەمە چ کاریگەریەک دەخاتە سەر جیهان؟ جیهان بە گۆڕانکاریدا تێدەپەڕێت. پێویستە ئەمە بزانین. بەداخەوە گۆڕانکاریە گەورەکان لە ناوچەکەی ئێمەدا ڕوویدا. جا کاتێک ئێمە وەکو تورکیا سەیری دەکەین ئایا دەمانەوێت لەگەڵ ئەو برایانەمان کە لەم ناوچەیەدا دەژین چی جیهانێک دروست بکەین؟ من هەر بەم جۆرە لی دەڕوانم. هەر بۆیەش پشتگیریم لە گوتەکانی بەڕێز باخچەلی کرد. لەوانەیە پشتگیریە ڕوون و ئاشکراکە لە نێوڕای گشتیەوە لەلایەن منەوە کرابێت. بۆچی پشتگیریم کرد؟ لە تورکیادا خاڵێک هەیە کە زۆر جار باسم کردووە ئەگەر تورکەکان لە مافی کوردەکان تێبگەن و هاوبەش بن لەگەڵ کێشەکانیان و هەوڵی چارەسەر بدەن کوردەکانیش لە وڵاتەدا لە بابەتی یەکێتی یەکبوون و ئاسایشدا متمانەیەک بدەن تورکیا بە ئارامی دەگات. لە ڕاستیدا ئەمە بۆ عێراق و وڵاتەکانی دیکەش هەمان شتە. ئێستا خۆتان باستان لە نازناوی من کرد کە دەڵێن سەرۆک. جا بەڕێز باخچەلی بەردەوام ئەوە بە سوکایەتیەوە باس دەکات. سوکایەتی بە من و زمانی کوردیش دەکات. منیش گوتم بەڕێز باخچەلی بە من دەڵێ سەرۆک. لە پەرلەمانیش و لە هەموو شوێنێک ئەمەم گوت. باشە بۆچی کوردەکان بە من دەڵێن سەرۆک ئەحمەد؟ بنەچەی من یۆرۆکە و تورکمانم. بەڵام هەمیشە گوتومە دەمویست تورکێک بم لە سوپای سەلاحەددینی ئەیوبی و تورکێک بم لە سوپای ئاڵپ ئەرسەلان. کاتێک ساڵی 2016 چوومە دیاربەکر کە خۆناغێکی پڕ لە گرژی بوو لەسەر پاس و لە بەردەم مزگەوتی ئوڵوو گوتم من کە منداڵێکی تورکمانم و لە چیاکانی تۆرۆس لەدایک بووم چەندە مافم لەسەر ئەم خاکە هەیە مافی ئەو منداڵە کوردەش کە لە کەناراوی دیجلە و لە هەکاری لەدایک بووە هەمان شتە نەزیاد و نەکەم. هەروەها زمانە تورکیەکەی من کە لە یونس ئەمرەوە هاتووە چەندە پیرۆز بێت ئەو کوردیە ئازیزەم کە لە فەقەی تەیرانەوە دێت بە هەمان شێوە پیرۆزە. ئەو کات تەواوی ئەو گۆڕەپانە گوتیان سەرۆک ئەحمەد. دەوڵەتی کۆماری تورکیا ناچارە دەوڵەتێکی دموکراسی بێت. دموکراسی واتە ڕێزگرتن لە فرەیی ئەوە نییە چینێک لە چینێکی دیکە بە بەرزتر بزانیت بەڵکو دەبێت هەموو کەسێک سوود لە مافەکانی هاوڵاتی بوون وەربگرن. جا کاتێک ئێمە باس لەمانە دەکەین بەڕێز باخچەلی زۆربەی کات ئەمەی وەکو هەڕەشە بۆ سەریەکێتی تورکیا لێک دەدایەوە. جا من بۆیە کاتێک ئەوانم لە باخچەلی بیست زۆر دڵخۆش بووم. تەنانەت گوتم ئێوە شتێکتان کرد کە چاوەڕێ نەدەکرا. لە کۆبوونەوەی فراکسیۆنیشدا ئەمەم گوت بە ئامادەبوونی پەرلەمانتارانی پارتی ئایندە و پارتی سەعادەت وام کرد چەپڵە بۆ باخچەلی لێ بدرێت. خۆ باخچەلی ڕەخنەی زۆر قورسیشی لە من گرتووە. بەڵام وەرە بڵێ بۆچی؟
چونکە من کوردم و سنیم. ئەگەر من مافەکانی کورد بپارێزم ئەو کات دادپەروەرانە مامەڵەم لەگەڵ کوردەکان کردووە. ئەگەر من مافی عەلەویەکانیش بپارێزم ئەو کات دەبمە دەوڵەت. جا ئێستا ئەمە زۆر گرنگە لە ڕووی لادانی ئاستەنگی دەرونی. کاک شەوکەت، من هەمیشە لەم پرۆسانەدا گرنگی بەباری دەرونی دەدەم. ئەگەر کەشێکی وەها بڕەخسێت کە ئاستەنگی دەرونی لا دەدات، شتەکانی دیکە لە ڕێی پرۆسەیەکی تەکنیکیەوە چارە دەبن. جا بۆیە گوتەکانی باخچەلی بە گرنگ دەزانم. دواتر من هەموو چوارشەممەیەک لە کۆبوونەوەی فراکسیۆندا ڕووی دەمم لە بەڕێ سەرۆک کۆمار کرد و گوتم ئەگەر لەگەڵ باخچەلی لەسەر بابەتێک گەیشتونەتە ڕێککەوتن فەرمونون ئێوە سەرۆک کۆمارن و دەوڵەت بەڕێوە دەبن. ڕاستە باخچەلی دەست پێشخەریەک دەکات، بەڵام ئەوەی دەیخاتە واری جێبەجێکردن ئێوەن. کەوایە پلانەکەتان بخەنە ڕوو بڵێن ئەمە و ئەوە دەکەین. هەروەها بڵێن پرۆسەکە بەم جۆرە دەبێت، بەڵام ئەگەر بۆچوونی جیا لە نێوانتان هەیە ئەوە لە نێوان خۆتاندا چارە بکەن. هەمووان لە چاوەڕوانیدا مەهێڵنەوە. لە کاتێکدا ئاستەکە هێندە بەرز بووتەوە با نزم نەبێتەوە. بەداخەوە بە هەمان شێوە و هەمان پشتیوانی لەلایەن بەڕێ سەرۆک کۆمارەوە نەهات. ڕاستە پشتگیری کرد، بەڵام چاوەڕوانی من ئەوە بوو لە گوتارێکی نیشتمانیدا باس لەمانە بکات. لە پرۆسەی چارەسەری 2013 منیش چوومە دیاربەکر و قسەم کرد. لە زانکۆی دیجلە کۆنفرانسم پێشکەش کرد. بەڕێز ئەردۆغانیش قسەی کرد. ئێستا لە ڕووی کەشی پرۆسەکەەوە هەلومەرجی باش هەن. بۆچی؟ لەلایەک تورکەنەتەوەیەکان خودی باخچەلی ڕوونکردنەوەی گرنگی خستوەتە ڕوو. لەلایەکی دیکەوە لایەنی بەرامبەر هەیە کە دەبێت بکەوێتە خۆ. بەڕاستی لەمە دووە ئەرک دەکەوێتە سەرشانی ئەو پارت پێکاتە و ڕۆشنبیرانەی کە دەڵێن داکۆکی لە مافی هاوڵاتیانی کوردمان دەکەن. ئەوان دەبێت ئەم زەمینەیە بڕەخسێنن. لەو کاتەی پرۆسەی چارەسەری دەستی پێکرد من وەزیری دەرەوە بووم. بە دڵسۆزیەوە پشتگیریم لێ کرد. بەڵام بۆ سەرکەوتنی ئەو پرۆسەیە دەبێت هەمووان خاوەنداری بکەن. هەروەها نابێت شیرازەی شەقام تێک بچێت. واتە ئەگەر کردەی تیرۆر توندوتیژی و لێدانی خەندەق و ئەو کارانەکران کە ژیانی خەڵک سەخت دەکەن نابێت. پرۆسەی چارەسەری لەبەر ئەوانە بوو سەری نەگرت. پێویستە پند لە تەواوی ئەمانە وەربگیرێت. ئەگەر پند لە هەموو ئەمانە وەربگیرێت من لەو بڕوایەدام کە دەگەینە شوێنی زۆر ئەرێنی. من هەمیشە بە ئەرێنی و گەشتبینیەوە لە بابەتەکەم ڕوانیوە. جا بۆیە لەم ڕوونکردنەوەی باخچەلیەوە سەیری قۆناغی دواتر بکەین. هەروەها ئەرک هەیە کە دەکەوێتە سەر دەمپارتی. ئەو ڕوونکردنەوەی دەم بڵاوی کردوێتەوە بەڕاشکاوی بڵێم بەرامبەر ئەو ڕوونکردنەوەی باخچەلی لاوازە. چونکە لەوێدا ئایدۆلۆژیای ئەدەبیاتی چەپ بەکارهێنراوە دەبوو زیاتر ڕاستە و خۆ خاوەنداری پرسەکە بکەن. ئەگەر بەڕێز سەرۆک کۆمار ئەمە بکاتە سیاسەتێکی دەوڵەت دەم و تەواوی ئاکتۆرە پەیوەندیدارەکان ئەدەرنە و سلیڤری ئیدی هەمووان ئەمە دەزانن. ئەدەرنە و ئیمراڵی بکەونە نێو بابەتەکە لەوانەیە پرۆسەیەکی جوان لە تورکیا دەست پێ بکات. وەکە تێزانین هەموو ئەو ڕۆژەوەش بەر گوتنین دەولەت باخچەلی دروست بوو. دەولەت باخچەلی یەک ژوان کەسام وەکو پێشتر هەلڤەستەکە تونند هەبوو بتایبەتی لەسەر پەیوە سەرۆک ئەحمەدجی عاجز دەبوو. لێن هەم دەبینن و هەلڤەستاوی گەلە گوهاری یان سەدەمێن vەیەکی چاوا دەبینن. چما ددەمەکە وهادا دەولەت باخچەلی di derbarê Öcalan'da gotineke bi vî rengî dibêje û ya ji vê girîngtir jî çima Serokkomarê Tirkiyê ne serokê MHP di vê mijarê de derdikeve û rojevê diyar dike. بەڕێز باخچەلی لەم خۆناغە هەستیارەدا و سەرەڕای ئەوەی هەڵوێستی لەو بابەتەدا ڕوون بووە تەوقەکردن و سڵاوکردنی لە پەرلەمانتارانی دەمپارتی دەکرێت بە نمایشێکی جوان لە قەڵم بدرێت. بەڵام ئێستا ئەمە لە نمایش دەرچوو. 3 هەفتەیە دەڵێت لە پشت گوتەکانی خۆمە. باشە کەواتە دەبێت ئەوەی پێویستە بیکەن. لە ڕاستیدا ئەگەر لەم بابەتە هەر پرسیارێک ئاراستەم بکرێت و داوای پشتیوانی بکرێت من ڕاستە و خۆ پشتیوانی دەکەم. ئەم خەڵکە تاڵی زۆری چەشت. من هەرگیز ئارەزوو ناکەم تورکیا بچێتە نێو ئەو کەشی پێکدادانە نەژادی و مەسهەبیەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە. لە پێناوی ڕێگری لەمە ئەوەی پێویست بێت دەیکەم لە کاتی خۆیدا پەنا بەخوا دێمە باکووری عێراق. لەو کاتەی من چوومە نێو سیاسەت شوێنێکی تایبەت لە هەولێر هەیە. نازانم دەزانن یان نا. لە کۆتاییەکانی 2007 خۆناخی گشتپرسی کەرکووک هەبوو. لەوێ گفتوگۆکان بە جۆرێک هەڵکشان. جا لەو کاتەدا سەربازانی ئێمە لە باکووری عێراق ئۆپەراسیۆنیان کرد. پێش مەرگە لەگەڵ سەربازانی ئێمە شان بەشان بوون. بەڵام کاتێک
ڕوبەڕووی یەکتی بوونەوە من سەردانی بەغدام کرد. مانگی شوبات بوو. ئەگەر ئەو ڕووداوانە ڕووی نەدایە کانونی دووەم من دەستم دەکێشایەوە. جا شوبات چوومە بەغدا. لەگەڵ خوا لێ خۆش بوو تاڵەبانی نانێکی خۆشمان خوارد. زۆر باش خواردنی پێشکەش دەکرد. دواتریش بەڕێز نێچیروان بارزانی لە هەولێرەوە هات. منیش پێم گوتن با تەواوی ئەم کێشانە لە نێوان خۆماندا چارەسەر بکەین، چونکە ئەو کاتە لە تورکیادا چەند جینێکی تێکدەر تەنانەت بە پێویستیان زانی سەربازانی تورک هەولێر بردومان بکەن. بیرتان دێت با ئێستا ناوی ڕۆژنامە نەهێنم. گەورەترین ڕۆژنامەکان مانشێتی با هەولێر بردومان بکەینیان بڵاو کردەوە. من لە ئەرکدام و ڕاستە ئێمە دەڵێن بەرەنگاربوونەوەی تیرۆر، بەڵام هەولێر شارێکە میراتی هەمووانە. شتی وەها دەبێت جا لەوێ لەگەڵ بەڕێز تاڵەبانی و دواتریش لەگەڵ کاک مەسعود و مام جەلال دواتریش لەگەڵ کاک نێچیروان کۆبووینەوە. چارەسەری ئەو گرژیەمان کرد. سەربازانی ئێمە کشانەوە. دواتریش دوای 15 بۆ 20 ڕۆژ مانگی ئادار بوو بەڕێز تاڵەبانی وەکو سەرۆک کۆمار هاتە تورکیا. ئەو ساڵە لەگەڵ عێراق 48 ڕێککەوتن نامەمان واژۆ کرد. بەشی گرنگی ئەو ڕێککەوتنانەش لەبارەی هەرێمی کوردی بوو. ئێستا بۆچی باسی ئەمە دەکەم؟ دەمەوێت بڵێم ئەرکەکەی من بەو هۆکارە درێژ بووەوە. ئەوە بوو لە مانگیادار سکاڵای داخستنی ئاکپارتی تۆمارکرا. ئەو کات من گوتم کەوایە ئەرکەکەم جێ ناهێڵم، چونکە داخستنی ئاکپارتی دیموکراسیانە نییە. مەبەستم ئەوەیە بڵێم ئێمە نەک تەنیا لە تورکیا بەڵکو پێویستە پشتێنەی ئاشتی لە دەوروبەریشماندا دروست بکەین. لێرەدا ئەرک دەکەوێتە سەر بەڕێز ئەردۆغان. ئێستا لە نێوان من و بەڕێز ئەردۆغاندا جیاوازی بۆ چوون هەیە. هۆکارەکەشی لە هەمووان ڕوونە. یاسای ڕەوشتی سیاسی و زۆر بابەتی دیکە. بەڵام پێشنیازم بۆ ئەو وەکو هاوڕێی دێرین و هاوکار کە بەیەکەوە کارمان کردووە پێشنیازەکەم ئەوەیە کە بەردەوام گوتومە ئەو بابەتە بکاتە پلانێک و بۆ خەڵک بڵاوی بکاتەوە. دوای ئەوەی وازم لە پۆستی سەرۆکوەزیران هێنا یەکێک لەو بابەتانەی زۆر دڵگرانی کردم ئەوە بوو. لە کاتی گشتپرسیدا ئەو گرژیانەی ڕوویاندا ئەو کاتیش بە بەڕێز سەرۆکۆمارم گوت کە ئەو بابەتە لە ڕێی دیالۆگی ڕوبەڕوو چارەسەر بکرێت. بە کورتی ئێستا دەرفەتێکی گرنگ هاتووەتە پێشەوە. ئەگەر 3 کەس لە 3 خاڵی دەرەوە بکەونە جوڵە بەرەو یەکدی، ئەوانەی ژوورەوە ئاسانتر جوڵە دەکەن. واتە بە هەر جۆرێک بێت کاتێک نەتەوەییە تورکەکان و نەتەوەییە کوردەکان پشێویان لە نێواندا دروست بوو، ئەوانەی ناوەند دەکەونە ژێر گوشار. بەڵام ئەگەر ئەوان نەرمی بنوێنن، ئەوانی ناوەند باشتر دەتوانن چارەسەر بدۆزنەوە. بەڕێز باخچەلی لەم کەنارە بوو. هاتنی بەرەو ناوەند دڵخۆشکەرە. باسی ئەنجام ناکەم. دەڵێم هیوادارم ئەنجامی باش بێت و هیوامان هەیە. یا ڕاستی پشتی گوتنên dewlet Baxçelî di nav şirovekarên nêzîkî AK Partiyê de jî gelek şiroveyên cuda cuda hatine kirin. Herçende ku Birêz Baxçelî gelek ji wê pirsê hez neke lê hindek alî dibêjin ku di vê meselê de di navbera AK Partî û MHP de cudayiyeke ye. Fikr û nêrînên wan ji hev du cuda ne. Hûn bawer dikin ku beriya dewlet Baxçelî bangê ji bo Abdullah Öcalan bike bi serokkomarê Tirkiye re jî şêwir û mişavire kiribe. Wate ew mesele wekû biryareke hewbeşê AK Partî û MHP be yan tinê helwesteke şexsî ya dewlet Baxçelî be. لەو باوەڕەدا نیم بەڕێز باخچەلی
ئەم هەوڵەی بە شێوەیەکی تاکە کەسی دابێت. ئەوە ماوەی 3 هەفتەیە بەڕێز باخچەلی دەیەڵێت و بووەتە جۆرێک لە پێداگری. بەڵام لەگەڵ بەڕێز ئەردۆغان تا چەند کۆکن من دڵنیا نیم. چونکە ئەوەی لە بەڕێز ئەردۆغان چاوەڕێم دەکرد پاڵپشتی تند بوو. بابەتەکە دەرکەوتنی ئۆجەلان نییە لە پەرلەمان. لە ڕاستیدا ئەمە شتێکی سیمبولیە و دەبێتە هۆی دروستبوونی گرژیش. بابەتەکە گۆڕانی کەشە. بابەتەکە قسەکردنە لەسەر ئەم بابەتانە. بەڵێ لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆ هەموو وڵاتێک مەترسی هەیە. بەڵام بۆ تورکیا من بە متمانە بەخۆبوونەوە دەڵێم تورکیا وڵاتێک نییە دابەش بکرێت. کێ دابەشی دەکات؟ تورکەنەتەوەیەکان وا دەڵێن کە منیش تورکم. باشە ئەوان وا دەڵێن بەڵام کێ و چۆن دابەشی دەکەن؟ تورکیا لە وڵاتانی دیکە ناچێت. چۆن بە وڵاتانی دیکە ناچێت؟ جا من کە ئەمەم گوت بەڕێز باخچەلی تووڕە بوو. بەڵام ئێستا دەزانێت بە چ مەبەستێک ئەمەم گوتووە. من گوتم ئەگەر شارێک هەبێت زۆرترین کوردی لێبژی نە هەولێر نە دیاربەکرە بەڵکو ئیستەنبوڵە. ئێستا ئەو شارەی لە جیهاندا زۆرترین کوردی لێدەژی و زۆرترین ناسنامەی کوردی لێیە ئیستەنبوڵە. کەوایە کێ و چۆن دابەشی دەکات؟ پێویستە متمانەمان بە خۆمان هەبێت. ئەو دەوڵەتەی متمانەی بەخۆیەتی لە زمان ناترسێت. ئەو دەوڵەتەی متمانەی بەخۆیەتی لە ناسنامەی جیاواز ناترسێت. لە تورکیادا کەمایەتیەکان هەن. ئەرمەنەکان هەن و ناموسڵمانەکان هەن. هیچ کات بە پێدانی ماف بەوانە تورکیا دابەش نابێت. ئەو شتەی تورکیا دابەش دەکات لە خۆنەگرتنە. هەمیشە داکۆکیم لەمە کردووە. ئەگەر بەم جۆرە سەیری ڕووداوەکانمان کرد لایەنی بەرامبەریش بە هەمان شێوە و زمانەکەی تۆ دەگرێتە خۆی. لە تورکیادا هێشتا کەسانێک بە توندوتیژی و تیرۆر هەروەها وانیشان دەدەن گوایە داکۆکی لە مافی کورد دەکەن. خەندەق لە شارەکان لێدەدەن و ژیانی هاوڵاتیانی کورد تێک دەدەن. لە دیاربەکر دەبنە هۆکاری یان لە دەستانی گەنجانی وەکو یاسین بۆروک. ئێستا هەمان شت لە باکووری عێراق زۆر جار ڕوویدا. داخڵبوونی مەسعود بارزانی بۆ هەولێر بە پشتیوانی سەربازی تورک لە دژی تیرۆر بوو. هیچ شتێک بە توندوتیژی چارەسەر نابێت. لێرەدا پێویستە ئەو بانگەوازەی بەڕێز باخچەلی لەلایەن ئەردۆغانەوە خاوەنداری بکرێت. لەو لاشەوە بەدەم پارتیەوە جا قەندیل، سلیڤری و ئیمراڵی، ئیدی کێ هەیە؟ نابێت ئەم دەرفەتە لە کیس خۆیان بدەن. ئەمە دەرفەتێکە نابێت لە دەست بدرێت. سیرکەن. ئەگەر من ئەمە بڵێم بە ئاسایی وەریدەگرن. بەڵام ئەگەر باخچەلی بیڵێت کەوایە کارەکەی ئێمە ئاسان دەکات. بۆچی ئێمە سەرنج بدەینە مەبەستەکەی و بڵێن ئایا بە چ مەبەستێک ئەمەی گوتووە؟ پەنا بەخوا مەبەستەکەی خێردارە، خۆ نیازەکەی خراپ نییە. بەڵام باوای دابنین خراپە. من سەرنج دەدەمە ئەنجامەکەی. ئایا لە ئەنجامدا برایەتیمان تۆکمە و ئاشتەواییمان زیاد دەکات؟ ئەوە تا من زۆرترین جار بەرەنگاری باخچەلی بوومەتەوە. چی بە من گوتەوە؟ سیاست بە تووڕەیی ناکرێت. ئەوە لە ڕابردوومایەوە. جا من لەو باوەڕەدا نیم ئەو بە تاک ئەم کارێک کرد بێت. ناچارم ئەم ڕاستیەش بڵێم کە نابێت ئەو لەگەڵ بەڕێز ئەردۆغان کۆک بێت. ئەگەر کۆک بواە بەڕێز ئەردۆغان دەبوو بە شێوەیەکی باشتر لە ماوەی 3 هەفتی ڕابردوودا داکۆکی بکردبە. هیوادارم ناکۆکیەکانیان نەهێڵن و کۆک بن. ئێمە پشتیوانی دەکەین و هەرگیز ئاستەنگ نابین. هەندزانم بەرێژی لە تورکیە پرۆسەیەکە ئاشتی و چارەسەری هاتە جەرباندن. ئاتمۆسفەرێکی gelek ئەرێنی هەبوو. gelek karên baş hat nekire ji nişkeve ev prose bi davî bû. Pirsa krîtîk ev ye çima ev prose bi davî bû û kê prose bi davî kir? Berpirsê davîkirina vê proseyê kî bû? Ji ber ku piştî davîbûna vê proseyê veke têzanîn şerê xendeka durist bû. Gelek kesan jiyana xwe ji dest da. Hûn veke siyasetmedar berpirsiyariyekê ji bo vê meselê dibînin yan ne hem de aliyê siyasî de hem de aliyê eskerî de berpirsiyariyên dewletê hikûmetê ji ber têkçûna prose aştî û çareseriyê û meseleya şerê xendekan hene yan ne? سەرەتا دەمەوێت بڵێم من شەفافانە قسە دەکەم. چونکە قسەکردن بە پەردەپۆشیەوە هیچ واتایەکی نییە. پێویستە هەمووان وانە وەربگرن. پرۆسەی چارەسەری چۆن دەستی پێکرد؟ نەورۆزی 2013 دەستی پێکرد. ئامادەکاری پرۆسەکە دوور و درێژە با نەچمە ناویەوە. منیشی تێدا بوو. هاکان فیدان کە ئێستا وەزیری دەرەوەیە و ئەو کات ڕاوێژکاری میت بوو ئەردۆغان بەڕێوەی دەبرد. بەڕێز عەبدوڵڵا گول وەک سەرۆک کۆمار خاوەنداری دەکرد
هەمومان خاوەنداریمان دەکرد. لۆژیکی پرۆسەکە ئەوە بوو لە تورکیادا مافی کۆمەڵایەتی و کولتوری کوردان بێکردنەوەی هیچ مامەڵەیەک بۆ نمونە من کاتێک ماف بە هاوڵاتیەک دەدەم بەڕاستی نازانم ئەمە بکەمە مامەڵە لەگەڵیدا. بۆ نمونە زمانی کوردی بابەتی مامەڵە نییە لە پرۆگرامی پارتەکەشماندا هەیە. زمانی کوردی لە خوێندن و هەموو شوێنێکدا دەکرێت بەکار بێت. واتە ئەمە ئەوە نییە بڵێیت ئازادیم بە زمانی کوردیدا لە بنەڕەتدا ئازادە. لە پرۆسەی چارەسەریدا بڕیاری دوولایەن لەسەر ئەوە بوو کە چەکدارانی پەکەکە مانگی حوزەیران چەکدا بنێن. هەردوولار لەسەر ئەمە ڕێککەوتن. بەڵام لەو کاتەدا چەند ڕووداوێک سەری لە ڕێکخراوی تیرۆریستی تێکدا. یەکەمیان ڕووداوەکانی گەزی بوو. لەگەڵ ڕووداوەکانی گەزی ئەوە بوو گوتیان باشە ئێمە لەگەڵ حکوومەت ڕێککەوتین بەڵام ئایا بابەتەکە بەرەو کوێ دەچێت؟ گومانیان هەبوو. دووەمیان ئەوە بوو لەو کاتەدا داعش پەیدا بوو. ساڵی 2013 من لەبارەی ئەو ساڵە کتێبێکی تازەم نووسیوە بە ناوی بوومەلەرزەی سیستەماتیک. ساڵی 2013 ساڵی گۆڕانکاری بوو لە ناوچەکەدا. لە دوایەوە کودەتای میسر ڕوویدا. هەروەها بە دوایەوە لە سووریا چەکی کیمیایی بەکارهێنرا. لە ناوچەکەدا لە بری دیموکراسی تیرۆر و ئۆتۆکراسی هاتە پێشەوە. لە سووریاش زۆر شت ڕوویاندا. ڕووداوی سێیەم ڕووداوەکانی 17 بۆ 25 کانونی یەکەم بوو کاتێک لە نێوخۆی وڵاتەوە جوڵەیەکی هاوشێوەی کودەتا لە دژی ئەردۆغان کرا. پەکەکە یانیش با بڵێم لایەنی بەرامبەری پرۆسەکە هێزە چەکدارەکانی نەکشاندەوە و لەسەر قسەی خۆیان نەوەستان. ئەو کاتەش لە هاوینی 2013 لە کەجەکە چەند گۆڕانکاریەک لە ئەرکەکان ڕوویدا. با نەچمە وردەکاریەوە. ئەوەی گورزی لە پرۆسی چارەسەری وەشاند و متمانەی لەرزاند ئەوە بوو ئەو هێزە چەکدارانەی دەبوو حوزەیرانی 2013 لە تورکیا دەربچن دەرنەچوون. ئەمە گومانێکی لای دەوڵەت دروست کرد و گوتیان باشە کەواتە ئەمانە بە مەبەستێک ئەو کارە ناکەن. ئەگەر نیازیشیان باش بووایە لەسەر قسەی خۆیان دەبوون. لایەنی بەرامبەریش دەیگوت ئاخۆ دەبێت حکوومەت تا چەند توکمە بێت. ڕووداوەکانی گەزی و ڕووداوەکانی 17 بۆ 25 کانونی یەکەم لە کاتێکدا حکوومەت تۆکمە بوو ئەوانش قسەیان لەگەڵ ئەردۆغان داودوغڵو و گوڵ بوون. باش ئێمە لێرەین. ئەو بەڵێنەی بە ئێمەیاندا بوو نەیانگەیاندە سەر. گوتیان واز لە خەباتی چەکداری دەهێنین. ئێستاش لە هەمان شوێندان سیرکەن باخچەلی هەمان بانگەواز دەکات و دەڵێن چەکەکانتان دابنێن. ئەگەر ئەو هاوینە ئەمە بکرابە پرۆسەی چارەسەری بە سەرکەوتن دەگەیشت. یەکەمیان ئەوان کەوتنە وەهمێکی وەها کە لە تورکیادا هەژانێک هەیە و ئاخۆ تورکیا چی بەسەر دێت. دووەمیان لە دوای پێشاتەکانی سووریا من لە کاتی ڕووداوەکانی کۆبانێ تازە پۆستی سەرۆکوەزیرانم وەرگرتە بوو. چەند گوتارێکم بە سڵاو بۆ برایانی کۆبانێم دەست پێ کرد. پێشمەرگەمان لە سنووری تورکیا وەرگرت و ناردمانن بۆ کۆبانێ. لەگەڵ ئەوەشدا ئەوان چوونە دۆخێکەوە کە هاوشێوەی سووریا تورکیاشیان کردە کانتۆن کانتۆن. ئەمەش لەلایەن دەوڵەتەوە وەکو هەڕەشە بینرا. لەو نێوەندەدا لە نێو بۆرۆکراتی سەربازیدا جەماعەتی گولەنیەکانیش هەن. من کاتێک لە ئەرکی سەرۆکوەزیراندا بووم بەردەوام ئەمەم گوتووە. ئێستاش هەمان شت دەڵێم. پرۆسەی وەها لەسەر دوو بنەما دادەمەزرێنرێت. یەکەمیان دموکراسی بێ سازش و بێ کەموپڕی. ئێمە لە بابەتی دموکراسی تەواوەتیدا دەستمان بە کارەکان کردبوو دەشمان کرد. دووەمیان متمانەی شەقامە. کاک شەوکەت کاتێک بوومە سەرۆکوەزیران سەیرم کرد چونکە لەو کاتەی وەزیری دەرەوە بووم هەستم پێ نەکرد. دەبینین لە شارەکاندا خەندەق لێدراوە. باشە ئەمە بۆ دەکەیت و مەبەستت چییە؟ بربەستی ئاسن دروستکرا بوو. ناوی هاوشێوەی کانتۆن و ئەمانەیان لێنابوو. دەوڵەت ئەمە قبول ناکات. جا ئەگەر ئەمە بێتەوانە نابێت متمانەی شەقام بخەیتە مەترسی. دەوڵەت چی دەکات لەو کاتەدا؟ هیچ کاتێک یاسا فەرامۆش ناکات. هاوشێوەی پێشوو تاوانی بکردنادیار و ڕفاندنی خەڵک بۆ شاخ ئەمانە ڕوونادەن.
ئەو ڕێکخراوە سربەخۆ دادگەدا دەمەزرێنێت. بازرگانە کوردەکان نامەیان بۆ من دەنووسی ئایا ئێمە باج بە دەوڵەت بدەین یان ڕێکخراو؟ دەیانگوت ئەوان باج کۆ دەکەنەوە. بۆ نمونە لە یۆکسەک ئۆڤا لەو شوێنە، لە بەدلیس لەو شوێنە شوێنی وەرگرتنی باج هەبوو. من وەکو سەرۆکوەزیرانێکی ئەم وڵاتە ڕاستە تورکم، بەڵام لە بەرگی سەرۆکوەزیراندا نە تورکم و نە کورد. من سەرۆکوەزیرانم، ئەرکی من پاراستنی ئاسایشی تەواوی هاوڵاتیانە. جا خەڵک لە کۆنیا و ئیزمیرەوە نەیان دەزانی لەوێ چی ڕوودەدا، نیگەران دەبوو لە بیستنی هەواڵی شەهید، بەڵام نەیدەزانی لەوێ چی دەگوزەرێ. بەڵام ئەوەی تاڵیەکە دەچێژێت خەڵکی کووردە. ئەوان بە هۆی خەندەقەوە نەیان دەتوانی بڕۆنە قوتابخانە و نەخۆشخانە. سەرنجمدا ئێمە ماوەی ساڵێک وەکو دەوڵەت ئاراممان گرت. ئەمەمان کرد بۆ ئەوەی پرۆسەی چارەسەری لەبار نەچێت تا هەڵبژاردن. ئەوەی دوای هەڵبژاردن گورزی لە پرۆسەکەدا ڕێکخرا وابیری دەکردەوە ئاکپارتی زۆر لاواز بووە. بانگەوازی خەباتی چەکداری دەکرد. ئەوە بوو 23 تەمووز 2 پۆلیسیان لە کاتی خەودا کوشت. زۆر باش بیرمە. ڕاوێژکاری هەواڵگری پێی گوتم 2 پۆلیسمان شەهید بووە. منیش گوتم دەکرێت کارێکی تێکدەرانە بێت و سیرکردن بزانن کێ ئەمەی کردووە. دواتریش هەواڵم پێ بدەن. گوتم با دووبارە ڕوبەڕووی پشێویەکی زۆر نەبینەوە. تاوەکو کاژێر 8 بۆ 9 ڕێکخرا و خۆی گوتی ئێمە کردمان. هێشتا نەمان گوتو بوو ڕێکخراوی تیرۆریستی ئەم کارەی کردووە. ئەگەر ڕێکخرا و ئەمەی نەگوتبا ئێمە لە لێکۆڵینەوە بەردەوام دەبووین. ئەگەر ڕێکخراوێکی بیانی بواە دەمانگوت مەبەست لەی دروستکردنی پشێویە. بەڵام کاتێک ڕێکخرا و خۆی دەڵێت ئێمە کردومانە دەوڵەت دەبێت بەرەنگار ببێتەوە. بەڵام ئێوە بابەتەکە یەکلایەنە مەبینن. لای دەوڵەتیش سازشکردن لە متمانەی شەقام هەڵەی گەورە کرا. لەولا ڕاستە پرۆسی چارەسەری بەردەوامە، بەڵام بۆ نمونە لە بەدلیس چەند کیلۆمەترێک لە دووری پارێزگا نەدەبوو ڕێگە بدرێت کە ئەوان دادگا دروست بکەن. بەشێک لە نێو سەربازیشدا لە ئەندامانی گولەنیەکان بوون. دەیانویست ئەو پێکدادانە گەورەتر بێت، لە تورکیادا پشێویەکی نێوخۆ دروست بێت و ئەوانیش کودەتا بکەن. من بەرەنگاری تەواوی ئەمانە بوومەوە و هەمووان دەزانن. من نە لە بابەتی متمانی شەقام، نە لە بابەتی پاراستنی مافی هاوڵاتیانی کوردمان سازشم نەکرد و ڕێگەم نەدا. هەر هەواڵێک هات ڕاستەوخۆ چاودێریم کرد و بە دوایدا چووم. لە جزیر، لە دیاربەکر، لە زۆر شوێن هەوڵمدا بۆ ئەوەی مافی هاوڵاتیانمان زەوت نەکرێت. بەردەوام ئەمانە ڕوویان دەدا. ئێستا پێویستە پند لەمانە وەربگرین. نابێت دەوڵەت ئەمە بکاتە کەرەستەی مامەڵەکاری خۆی. دەوڵەت دەبێت هەڵوێستی ڕوون بێت و بڵێت هاوڵاتیانی تورک چۆن مافێکیان هەیە، هاوڵاتیانی کوردیش هەمان مافیان هەیە. ڕێکخراویش ئەگەر لە ڕێی سیاسەتەوە خەبات دەکات، ئەوە پێویستە بزانێت ئەو خەباتە بە چەک ناکرێت. دێنە پەرلەمان و هەموو شتێک قسەی لەسەر دەکرێت. واز بێنین با لەوێ قسە بکەین. مەسەلەیەکی دیە گرنگژی پشتی هەڵبژاردنین هەفتێ خەزیرانێ veke têzanîn ve ji bo teşkîlkirina hikûmetan û bi gelek aliyên siyasî re dest bi hevdîtin û danûstandinan kir. Gelo ve vê demê seredana HDP jî kir we daxwaz ji HDP kir ku ew ji hikûmetê de bejdar be. Eger daxwazeke ve ya bi vî rengî hebe gelo bersiva wan çi bû? Xwastin ku di nav hikûmetê de cî bigirin yan na? Şimdi şöyle. دیدارم لەگەڵ پارتی دیموکراتی گەلان ساز کرد. تەنانەت بە پارتەکەی خۆشمەوە کە هەمووان دژی ئەوە بوون. بۆ یەکەم جار سەرکردەیەکی سیاسی سەرۆکوەزیرانێک چووە بارەگای پارتی دیموکراتی گەلان. جا من گوتم دێمە ئێرە وەکو ڕێزێک بۆ ئەو هاوڵاتیانەی دەنگیان بە هەدەپە داوە. بەڵام هێندە بە بێنەزاکەتی و بێڕێزی پێشوازیان لە من کرد. هەروەک دەزانن گوتیان چای قاچاقی دەدەینێ و دەینێرینەوە. نابێت هیچ کەسێک لەو جۆرە پرۆسانە لە خۆی دەربچێت. ناشبێت هیچ کەسێک لایەنی بەرامبەر بخاتە دۆخێکی سەخت. من لە ژیانی سیاسیمدا ڕیسک دەگرمە بەر. چونکە تا ئێستا هیچ سەرکردەیەکی سیاسی سەردانی هەدەپەی نەکردبوو. ئەمە دەکەم چونکە من جیاکاری لە نێوان پارتەکان ناکەم.
کاتێک دیداریان لەگەڵدا دەکەم جەهەپە و مەهەپە و هەدەپەم بە یەک چاو دەبینی. هەمویان دەنگی خەڵکیان بەدەستێناوە. من ئەمە دەکەم. بەڵام ئەوان زۆر بە بێنەزاکەتیەوە پێشوازیان کرد. ڕۆژی 15 تەموزی 2015 ئەو دیدارەمان ساز کرد. سەلاحەدین دەمیرتاش، سری سورەیە ئۆندەر، خات و فیگەن یوکسەکداغ لەوێ بوون. پێم گوتن بەهۆی هەڵبژاردننی حوتی حوزەیرانەوە لە خۆ دەرچوونێک دەبینم. گوتم متمانە بەخۆبوونێکی زیاد دەبینم. هەروەها پێتان وایە حکوومەت پێک نایەت. گوتم من وەکو سەرۆکوەزیران ڕێگە نادەمەوە خەڵکە بکەوێتە نێو پشێویەوە. جا ئاگادار بن. پێم گوتن ئەگەر بەو متمانە بەخۆبوون و خۆ بەزلزانیەتان شتێکی هەڵە بکەن، سەیری ئەوە مەکەن من سەرۆکوەزیرانێکم دەنگی تەواوی متمانەم لە پەرلەمان نەهێناوە. بەڵام ئەوەی پێویست بێت دەیکەم. هەفتەیەک دواتر ڕۆژی 23 تەمووز پۆلیسەکەمان شەهید کرا. ئێستا ئەمانە هەموو یادگاری تاڵن، بەڵام لە هەمان کاتدا ئەزمونن. یادگاری تاڵ ئەزمونە و پێویستە ئەزمون بەباشی هەڵبسەنگێندرێت. جا ئەگەر پرۆسەیەکی نوێ دەکەوێتە کار، پێویستە هەمووان بزانن کە هیچ کەسێک لە ڕێی تیرۆر و توندوتیژیەوە ناگاتە هیچ کوێیەک. پرسی کورد لە تورکیا 3 پێچکەی هەیە. یەکێکیان بە دیموکراسی بوونی تورکیایە. بە دیموکراسی بوونی تورکیا پرسێکی تایبەت بە کورد نییە. ڕۆژی 28 شوبات دیندارەکان ڕوبەڕووی کێشە بوونەوە. ساڵانی هەفتاکانیش چەپەکان دەیان چەشت. ڕۆژی 12 ئەیلول هەمان چەشتیان. بە دیموکراسی بوون پرسێکی گشتی تورکیایە. بە بەکارهێنانی زمانی کوردیشەوە مافە دیموکراسیەکان لە هەموو شوێنێکی تورکیادا لە ڕێی دیموکراسیەوە چارەسەر دەکرێت. یەکێک لە پێچکەکانی ئەمەیە. دووەمین پێچکەی کێشە تایبەتەکانی ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵاتە. بۆ نمونە دانانی قەیوم. دانانی قەیوم ئەگەرچی ئێستا گەیشتووەتە ئیستەنبوڵیش، بەڵام گەورەترین کێشەکانی ناوچەکەیە. بۆ نمونە ئێستا لە من بپرسید لە ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ گەورەترین کێشە چییە؟ دەڵێم بێکاری گەنجان و مادەی هۆشبەر. سێیەمیش کوردانی ئەودی و سنوورن. برا کوردەکانمان لە عێراق و سووریا. جا من هەردەم دەڵێم کوردانی سووریا هاوشێوەی تورکمانەکانی ئێمە هاوڕیشەن لەگەڵمان. کاتێک دەڵێن هاوڕیشە بە تورک لە قەڵەم دەدرێن. من وەکو تورکمانێک وەکو تورکێک دەڵێم هاوڕیشە بوون بە تورکەوە سنووردار نییە. چۆن بۆسنیەکان هاوڕیشەی ئێمن کە هاوکاریان دەکەین، خۆ ئەوان تورکیش نین. کوردەکانیش هاوڕیشەی ئێمن و هاومێژووی ئێمن. کوردانی سووریا و کوردانی عێراق بۆ ویژدان و بەزەیی هێزی وڵاتانی دیکە و هێزە دەرەکیەکان جێناهێڵین. بێگومان دەوڵەتی عێراق و سووریا جیاوازن، چونکە ئەو کوردانە هاوڵاتی ئەوێن. بەڵام تۆ بیت و بڵێیت ئەمریکیەکان دێنە بن پاڵی ئێمە لە سووریا، ڕووسەکان دێن وەک بڵێن کوردەکان لە تورکیا دەپارێزن، یانیش دێنە عێراق و کوردەکان لە ئێمە دەپارێزن. لەو ناوچانەدا لە جەیلان پنار و ڕەسولعەین چی دەکات و کێ لە کێ دەپارێزێت؟ ئێمە بەم تێگەیشتنەوە سەیری بابەتەکە دەکەین. دەماکو هون وەزیرê karên derveyê Tirkiye heman demê dema ku hûn Serokwezîrê Tirkiye yek ji dosyayên herî giring meseleya Sûriyê bû. Gelek te hatine gotin û gelek caran jî rexne li ve jî hatine kirin. Niha ev taybetî piştî helbijartinên Amerîkayê niha tê gotin ku Amerîka xwe amade dike hêzên xwe ji Sûriye û Rojavayê Kurdistanê vekeşe. Beşek şiro ve karş dibêjin eger ev yekpêk were hikûmeta Tirkiye dê bi rêveberiyên xwe ser bi PYD û YPG re lehev bike û konsensûs û lehevkirineke nû dê derbikeve. Hûn vê yekê pêkan dibînin yan ne ihtimal heye ku Tirkiye bi rêveberiyên xwe ser re bikeve nav danûstandinekê? هەموو ئەمانە پەیوەندیدارن بەوەی ئاکتەرەکان چۆن هەڵوێست وەردەگرن. من با شتێکی پرەنسیپیت پێ بڵێم. نمونەی دوو برا هەیە. ئەگەر لە نێو ماڵێکدا بن و لە ئاشتیدا بن، ئەگەر لە شەڕیشدا بن هەر لەوێن. بێگومان ئەگەر شەڕنەکەن باشتر، بەڵام ناوبەناو دەمەقاڵێ دەبێت. ئەمە کاری کەسێک نییە کە دوورە لێیان.
من لەگەڵ کوردێکی سووریا لە ڕێی ئەمریکاوە قسە ناکەم. ماوەیەک گوتیان کوردەکان لە ناوچەکەدا هیچ دەوڵەتێکیان نییە، با دەوڵەتیان هەبێت. گوتم کوردەکان دەوڵەتیان هەیە، کۆماری تورکیا دەوڵەتی تورک و کوردیشە. من ئەوە بە سوکایەتی دەزانم کە لە ڕێی ئەمریکا و رووسیاوە لەگەڵ کوردێکی ڕۆژاوا قسە بکرێت، بۆ نمونە کوردێکی هەولێر. آخر بۆیە ئێمە لەگەڵ مەسعود بارزانی هەر ساغ بێت هەموو کاتێک بە ڕوویەکی پێکەنینەوە کۆبووینەتەوە، وەکو کۆبوونەوەی ماڵباتی بووە. هیچ کاتێک وەکو دوولایەن دانوستاندنمان نەکردووە، واتە وەکو دوولایەن کۆبوونەوەمان نەکردووە. بۆ نمونە گەورەترین کێشەی تورکیا و هەرێمی کوردستان ئاڵای هەرێمی کوردستان بوو لە تورکیا لە ئەنقەرە دانەدەنرا. من دامنا یەکەم جار وەکو وەزارەتی دەرەوە دامنا. ئەو کاتە بەڕێز باخچەری سوکایەتی کرد، وتم ئاڵای عێراق هەیە، بە گوێرەی دەستوری عێراق هەرێمێک لەو وڵاتەدا هەیە، ئەویش ئاڵای هەیە، ئاڵای تورکیاش هەیە، چی تێدایە؟ نمونەم دا و هە لەسەر و بابەتە سەرۆکوەزیرانی ناخچیڤانم بان کرد. سەرۆکی حکوومەتی ناخچیڤان هاتە ئەنقەرە، لەوێشدا ئاڵای ئازەربایجان، ئاڵای ناخچیڤان و ئاڵای تورکیا هەیە. گوتم باشە چ جیاوازی هەیە؟ بەشارەسە دەگەر لەگەڵ خەڵکی خۆیدا شەڕی نەکردبە، لەوێدا کۆمەڵکوژی گەورە نەکرابە، چەکی کیمیایی بەکار نەهێنرابە. ڕۆژی 6 نیسانی 2011 لە سووریا لەگەڵ بەشارەسەد کۆبوومەوە. ئەو کات تازە ڕووداوەکان دەهات بڵێسە بسێنن. یەکێک لە داواکاریەکانم هەتا با نەشڵێم داواکاری، وتم ئەگەر ئەمانە بکەن زۆر باش دەبێت کە یەکێک لەو خاڵانە پێدانی وڵاتینامە بوو بە کوردان. ئەو وڵاتینامە بە کوردان نادات و کورد وڵاتینامەی نییە. حکومڕانیەکی وها تووشی کێشە دەبێتەوە. ئەگەر لە من بپرسن دەڵێم پێویستە هەموو کەسێک لەگەڵ هەمووان قسە بکات. من ناڵێم نابێت لەگەڵ سووریا قسە بکرێت، بە تایبەتی دوای ڕووداوەکانی غەزە و سیاسەتی پەلهاوێژی ئیسرائیل. پێویستە هەمووان لەگەڵ هەموواندا قسە بکەن. بۆ نمونە ئێمەش لەو ئاستەنگە ڕزگارمان بێت و هیچ کەس ئەوەی دیکە نەخاتە دەرەوەی بازنە. ئەش بۆ تورکیە بابەتێکی دیە گرنگژی بێگومان مەسەلەیە دەستورێکە نویە. هەر ساڵ دەمەک و پارلەمەنت و دەست بکار دەکە بابەتە تێڕۆژێ لێ زێدەتر بابەت لە دەردۆرە هەر چار خاڵین دەستپێکێ و خاڵە 66 ئەتێ و دچە و کارێکی جدی ناهێکردن. هەنگ بهێڤینێک و ئی ساڵ لە پارلەمانت یا تورکێت vê meselda gaveke cidî bêavêtin destûreke nû ji bo Tirkiyê bê çêkirin. من لە ژیانی ئەکادیمی و سیاسیمدا بەردەوام دژایەتی دەستوری 12 ئەیلولم کرد، چونکە دەستوری 12 ئەیلول دەستوری زۆرە ملێ و کودەتایە، بۆ بابەتی مافە بنەڕەتیەکان بەس نییە. دواتریش زۆر گۆڕانکاری کران و بەڕادەیەکی دیار بە دموکراسی کرا، بێگومان بەڕادەیەکی دیاریکراو. بەڵام سیستەمی حکومڕانی سەرۆکایەتی کۆمار ئەو دەستورەی زیاتر بەرەو خراپی و تێکشکان برد. جا من بە توندی لە دژی سیستەمی حکومڕانی سەرۆکایەتی کۆمارم. لەو باوەڕەدا نیم سیستەمێکی دموکراسی بێت، هەرگیز لەگەڵ سیستەمی سەرۆکایەتیدا نیم. لەوێدا هاوسەنگی نێوان یاسادانان و جێبەجێکردن پارێزراو نییە، هەروەها میکانیزمی کۆنتڕۆڵکردنی بەڵانس نییە. ئێمە پێویستمان بە دەستورێکی نوێ هەیە. بەڵام مەگەرم دەستورە تازەیە ئەوە بێت کە دەسەڵاتی ئێستا بیهێنێت و بڵێت جگە لە سیستەمی سەرۆکایەتی قسە لەسەر شتەکانی دیکە بکەن، ئەوە نابێتە دەستوری نوێ. گفتوگۆ لەسەر 4 خاڵی مادەی دەستوریش من بە سیمبۆلی دەبینم، نەوەک ڕاستەقینە. چونکە هیچ هاوڵاتیەکی تورک بەو ناڕەحەت نابێت کە ئەنقەرە پایتەخت بێت و مارشی استقلالیش مارشی نیشتمانی بێت. چ کورد چ تورک بە من ناڕەحەت نین. بەڵام ئەمەیان بردووەتە جەمسەرێکی ئایدۆلۆژی وها ئاستەنگ بۆ ئەوە دروستەکەن کە دەست بۆ مادەکانی دیکەی دەستوریش ببرێت، لە کاتێکدا ئێمە پێویستمان بە دەستورێکی سادەی وهایە کە مافی 85 ملیۆن هاوڵاتی بپارێزێت. ددەمەکە نێزیک دەهونێ هەم سەردانە دهۆکێ هەم یا هەولێرێ یا هەرێما کوردستانê bikin. Bi vê münasebetê dixwazim bipirsim eger hûn berawurdekê bikin didema ku hûn serokvezîr de peywendiyên Tirkiye û Herêma Kurdistanê çawa bûn niha çawanin. Heman demê hûn zanin hewlêr ciyekî dîrokî ye gelek şûnên dîrokî û geştiyarî hene hûn herî zêde dixwazin hewlêrê seredana kî derê bikin û xwarinên gelek navbang ji hene bêguman li hewlêrê dixwazin çi xwarinekê bixwin. Taybetiya hewlêrê ji bo we çi ye hûn herî zêde ji çi tiştê hewlêrê hez dikin. بێگومان تەواوی وردەکاری پەیوەندیەکان ئێستا نازانم، نامەوێت ناحەقی بکەم، بەڵام ئەوە نیگەرانم دەکات کە ئەو گەرم و گوڕیەی جاران نابینم. جاران مەبەستم کاتی خۆمانە، چ کاک نێچیروان چ کاک مەسعود ساڵانە 4-5 جار
هەمووان هاتوچویان دەکرد. بێگومان دوای گشتپرسیەکە لە ساڵانی 2017 و 2018 بەدواوە سەردانیەکان کەمتر بوونەوە. پەنا بەخوا من هیواداریشم زۆر باشتر بێت. من ناڵێم بۆ باشبوونی ئەو پەیوەندیە تەنیا دەبێت ئێمە لەوێ بین. هەر بۆیە ئەرک دەکەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و تورکیاش. کاتێک دەڕۆمە ئەوێ شتەکان دەبینم و هیوادارم بتوانم لەگەڵ هەمووان دیدار بکەم. لەگەڵ کاک مەسعود، کاک نەچیروان و کاک مەسرور لەگەڵ هەمویاندا ئاشنایەتیمان هەیە. هەروەها لەگەڵ قوبات تاڵەبانی و بافڵ تاڵەبانی لەگەڵ هەمویاندا مافی ڕابردوومان بەسەر یەکەوە هەیە. کە ڕۆیشتمە ئەوێ لە نزیکەوە دۆخەکە دەبینم، بەڵام مێژوو جۆگرافیا زۆرمان لەسەر دەکات بۆ بنیاتنانی پەیوەندی باش. لەم ناوچەیەدا یان دەبێت شەڕ بکەیت یان لە ئاشتیدا بیت. کاتێک شەڕ دەکەن هیچ کەسێک بەسەر ئەوی دیکەدا سەر ناکەوێت، هەمووان دەدۆڕێن. بەڵام کاتێک ئاش دەبنەوە هەموو کەسێک سوودمەند دەبێت. هەولێرم زۆر خۆش دەوێت. تەنانەت بە هاوژینەکەمم گوت ئەم هیچ کات لەگەڵ من نەهاتووەتە هەولێر و باکووری عێراق. بەداخەوە لە بەرهەبوونی منداڵ لەوانەیە هەر نەتوانێت. جا دوێنێ لەگەڵ هاوڕێیانم باسم دەکرد. کاتێک لە دوورەوە هەولێر دەبینن لەوانەیە بڵێن شاری پشێویە و کەشێکی جای هەیە. بەڵام کاتێک دەچیتە نێو بازاڕە داخراوەکەی هەولێر وەک ئەوە وایە بچیتە بازاڕەکانی کۆنیا و ئیستەمبول. من کاتێک ڕۆیشتمە ئەو بازاڕەی هەولێر هەمووان هاتن. ئۆ سەرۆک وەزیران، وەزیری دەرەوە بەخێر بێیت. کاک ئەحمەد، هەمووان چاودێری تورکیا دەکەن. هەمووان کەمێکیش بێت زمانی تورکی دەزانن. باشە خۆ لەگەڵ مێردین تەنانەت لەگەڵ کۆنیاش جیاوازیەکی نییە. بە هەموو شێوەیەک دەمەوێت بڕۆمە ئەو بازاڕە، ئەو بازاڕە کلاسیک و دێرینە. منارەی موزەفەریە کە هێمایەکی هاوبەشی کورد و تورکمانە. بێگومان قەڵای هەولێر کە هێشتا یەکێک لە قەڵا هەرە کۆنەکانی ناوچەکەیە. تاوەری کاتژمێرەکەی هەولێر هەمووی یەک لە یەک جوانترن. بەداخەوە من حەز دەکەم چەند ڕۆژێک تەنیا بەنیازی پشودان و گەڕان لەوێ بم، بەڵام هەمیشە بۆ کاری فەرمی چووم. جارێکیان ڕەمەزان بوو بەپەلە بووین. بابەتی خواردن سەختترین و درێژترین نان خواردنی ژیانم لەگەڵ خوالی خۆشبوو تاڵەبانی بووە. ئەو زۆر بەباشی خواردنی دەخوارد. هەمووان دەزانن ئەو کلێنێکسی بەم جۆرە دەبەست. اینجا دەیخوارد. جا بە زۆر خواردنی پێشکەشی میوان دەکرد. لەگەڵ کاک مەسعودیش خوانی زۆر جوانی نان خواردنمان بینی. بێگومان کە بابی هەولێر جگە لەوەش لە دۆڵمەی هەولێر شتێک هەیە کە یەکەم جار لەوێ بینیم. خەیار لە دۆڵمەدا بەکاردەهێن و ئەمە تایبەتە بە هەولێر. کوبە زۆر جار خواردنی کولتوری هەولێرم خوارد. لە ڕاستیدا زۆر لێکچوون بۆ نمونە بریانی کە لە نێوان سیرت و هەولێر جیاوازیەکی زۆر نییە، بەڵام خواردنی تایبەت بە هەولێر هەیە. بۆ نمونە دۆڵمەکەی زۆر جۆرا و جۆرە. هەروە گوتم دانانی خەیار لە نێو دۆڵمە لای ئێمە دەگمەنە. شتی تایبەت بە هەولێر هەیە. بێگومان لە خواردن هاوشێوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر دەوڵەمەندە. من بە خواردنی هەولێر دڵخۆش دەبم. هەروەها بۆ وەرگرتنی بیرۆکەش دەڕۆمە ئەوێ، بۆ پێدان و وەرگرتنی بیرۆکە. من بۆ وەرگرتن و پێدانی دڵ دێمە ئەوێ. بەڵێ ئەم gelek spasiya vedkin ji bo vê derfetê û ji bo bersivên ve. Li navenda giştî ya Partiya Paşarojê mêvanê me Birêz Ehmed Davutoğlu bû di derbarê babetên germ û serekeyên rojevê me hevpeyvîne encam da. Heta hevpeyvîneke dî bimînin xêr xweşiyê.